بسم الله الرحمن الرحيم. الحمد لله حمدا يوافي نعمه ويكافئ مزيدا، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم لقاء الله. بەڕێزان و خۆشەویستان، خۆشحاڵم کە لە ئەڵقەی حەڤدەهەم لە بەرنامەی ڕۆشنایی دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی باپیر بیرمەند و زانا. مامۆستا گیان یاخوا بەخێر بێی، زۆر سپاس دەکەین. مامۆستا گیان، گەیشتین لە بابەتی موسڵمانی ڕاست و ساغچەیە گشتگیری لە دینداریدا، بەڵام بابەتێک هەیە کە ئێستا ڕەنگە وەک عەرەب دەڵێ قەدیم جەدید، کۆنی نوێیە کە بە بەردەوام دەبێ پێداچوونەوەی پێدا بکرێت، بابەتی بەڕاستی ڕاجاییە. دەبینی ئێستا بەشێک لە دەمارگیری و تەنیا خۆ پێ ڕاست بوون و تەنیا قسەی خۆ پێ ڕاست بوون و چەسپاندن بەسەر خەڵکیدا بەگشتی لە ئێستادا، لە دنیای ئێستادا باوە و دەبینی ناوە ناوەش ئەم بابەتە تۆغ دەکرێتەوە، خەڵکی زۆر پێوە سەرقاڵ دەکرێت. جا من لەسەر ڕای جەنابت و مۆڵەتی جەنابت ئەم بابەتە تێکەڵ چێژ دەکەم لەگەڵ بابەتی ڕاجایی. سەرەتا دەمەوێت بپرسم مەبەست لە ڕاجایی چییە، چۆن باس کراوە؟ الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله ومن اهتدى بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين بإحسان إلى يوم لقاء الله. كاك محمد، گشتگیری لە دینداریدا و فراوانی لە دینداریدا و هەمەلایەنەیی دەستەبەر نابێ بەبێ ئەوە کە ئینسان عەقڵێکی فراوان و دڵێکی گەورەی هەبێ، ڕەوشتێکی بەرزیشی هەبێ. جا جەنابت دەتەوێ قەزەی ڕاجایی تێکەڵچێشکەی لەگەڵ ئەوە. من پێم وایە هەر کەسێ بێوێ موسڵمانێکی ڕاست و ساغ بێ، کە ئێمە هەر لە چوارچێوە کتێبەدا قسەکان دەکەین، دەبێ هەوڵدا دینداریەکەی گشتگیر بێ، فراوان بێ و بە باریکەڕەیەکی دا نەڕوا و شتەکانی دیکە واز لێ بێنێ. چونکە خوا سوبحانه وتعالى لە سوورەتی ئەنعامدا زۆر بە ڕوونی نقطەی خستۆتە سەر پیت کە ئەوانەی بەشێک لە دین دەگرن و بەشەکانی دیکەی فەرامۆش دەکەن و سەرنجام حاڵەتی دابڕان و دابڕبوون لە نێو موسڵماناندا بەرپا دەکەن. خوا حەڕەشەی توندی کردووە کە ئەوانە هیچ پەیوەندیان بە تۆوە نییە، ئەی محەممەد صلى الله عليه وسلم. دەفەرمی إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا لست منهم في شيء إنما أمرهم إلى الله ثم ينبئهم بما كانوا يفعلون. بە دڵنیای ئەوانەی کە ئاینەکەی خۆیانیان بەش کرد، پارچە پارچە کرد و بوونە تاقم تاقم. دەستەگەری لە چیەوە پەیدا دەبێت؟ لەوە کە کۆمەڵێک لایەک لە دین دەگرن، کۆمەڵێک لایەکی دیکە، کۆمەڵێک بەشێکی دیکە، و هەر کامیشیان بەشەکەی خۆی پێی وایە کە دینداری هەر ئەوەیە. وەکو لە سوورەتی الرومدا خوای متعال دەفەرمێ لە ئایەتی 31 و 32دا دەفەرمێ ولا تكونوا من المشركين من الذين فرقوا دينهم وكانوا شيعا كل حزب بما لديهم فرحون. ڕوو لە مسڵمانان دەکا، دەفەرمێ ئێوە لە هاوبەش بۆ خوادانەران مەبن، ئەوانەی ئاینەکەیانیان بەش کرد و بوونە دەستە دەستە، بوونە تاقم تاقم. كل حزب بما لديهم فرحون. هەر کۆمەڵێک بۆی کە خۆی لەسەرەتی پێ دڵخۆشە. کەواتە گشتگیری لە دینداریدا و فراوانی لە دینداری لە مسڵمانەتیدا بەوە دەبێت کە ئینسان عەقڵ و دڵی خۆی هێندە فراوان کە جێی هەموو ئیسلامی تێدا ببێتەوە، بە هەموو ڕەهەندەکانیەوە، بە هەموو لایەنەکانی، بە هەموو بەشەکانیەوە، و نەک بەشێک بگرێ لەسەر حیسابی لایەکانی دی و گومانی تێدانی هەر کەسێک لایەک لە ئیسلام دەگرێ و گەورەی دەکا لەسەر حیسابی لایەکانی دی، ئەو دینداریە ناکا کە خوا ناردوێتی. جۆرێکە بۆ خۆی داهێناوە. لە ڕاستیدا ئەوە داهێنانە لە دیندا، پەیداکردنە لە دیندا. من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد. هەر کەسێ لەم دینەی ئێمەدا شتێک دابێنێ کە لێی نەبێ، ئەوە ڕەتکراوەیە. جا ئەوە بەنسبەت پەیوەستبوونی ئەو دوو بابەتە. ئەو کاتش کە ڕەنگە
جەنابەت ئەو پەرتوکە نووسێت دیارە کەلێنێک دیتە لە بابەتی کە گشتگیری لە دینداریدا نییە و بەشێک لەوەی کە باس کرد لایەکی دینیا گرتووە و لایەکەی دیکەیان فەرامۆش کردووە جاچێ لە زێدەڕۆیی بیچێت لە کەم تەرخەمی تێدابێ لە حاڵەتی ئێستاشدا نابینی کە دەبینی دووبارە دەبێتەوە یعنی بابەتەکە دووبارەیە بەرێوەڵا خۆ من کتێبەکە خۆت دەزانی وتاری چەند کورتە وتارێکی ئەوە بکە لە مانگی ڕەمەزاندا پێشکەش کراون و دوایی لە پەیام بڵاو کراونەوە ڕەمەزانی ڕابردنا ڕەمەزانەکەی دیکە بوو و من هەر باسیشم کردووە لەو چارچێوەیەدا باسیەوە کردووە کە لە هەمچە لە هەرێمی کوردستان و چ لە عێراق و لە زۆر شوێنانی دیکەی کە موسڵمانانیان تێدان ئەو دەردە هەیە و دەردی پەرتەوازایی و ئەو دەردی بەشێک لە دینگرتن و بەشەکانی دیکەی فەرامۆشکردن و ئێستا هەر دەردی کوشندەی موسڵمانان ئەوەیە وەکو من لە کتێبێکدا بەناوی واقعی دژواری ئومەت هۆکار و شارەسەر کە کتێبی یەکەمی مەوسوعەی بەرەو باشتر تێگەیشتن و پێگەیشتنە کتێبی یەکەمی واقعی دژواری ئومەت هۆکار و شارەسەر کە یەکێک لە دژواریەکانی واقعی ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو تەسەکبوونەوەی تێگەیشتنیانە بۆ دین تەسەکبوونەوەی تێگەیشتنیانە بۆ دین بچووبوونەوەی تێگەیشتنیانە بۆ دین یەکێکیان دین تەنیا لە دروشمەکاندا دەبینێ یەکێکیان تەنیا دین لە لایەنی فکریدا دەبینێ یەکێک تەنیا لایەنی تەزکیەی نەفسدا دەبینێ یەکێک تەنیا لەوە وەکو شیعار و دروشمێکا کە دەبێت بە دوای پێشینی چاک بکەوین بەبێ ئەوەی کە باشە پێشینی چاک چۆن ژیاون چۆن لە دین حاڵی بوون تۆ واقعەکەی خۆت چۆنە خۆ پێشینی چاک لە زیاتی تۆ قسە هەر نەکردووە پێشینی چاک بۆ ڕۆژگاری خۆیان تەماشای قورئان و سونەتیان کردووە بۆیەش هیچ پێشەوا و زانایەکی ڕەسەن بەوەی کە پێشینی چاک گوتویانە لەو بوارانەدا کە پێویستیان بە بیرکردنەوەی تازە هەیە هیچ کامیان ئیکتیفای نەکردەوە بۆی پێشینی چاک گوتوێتی و شوێن کەوتنی پێشینی چاک ئەوە نییە کە تۆ وەکو تووتی قسەیوان دووبارە بکەیەوە بەڵکو ئەوەیە کە هەمان میتۆد و مەنهەج ئەوە لەسەری ڕۆیشتون کە بریتێ بۆ لە گەڕانەوە بۆ قورئان و سونەت بە عەقڵێکی کراوەوە بە واقع بینیەوە ئەتۆس ئەوەکو ئەوان بکەی نەک وەکو وان بڵێ وەکو ئەوان بکەی فتواکانی وان وەکو تووتی دووبارە نەکەیەوە ئەوە لادانە لە ڕێبازی پێشینی چاک بەڵکو شوێنکەوتنی پێشینی چاکەوەی تۆ ئەوان چیان کرد تۆش وا بکەی ئەوە باسێکی دیکە گرنگەوەیە بەڵێ من باسی واقعی ئێستای موسڵمانانم کردووە کە وەکو گوتم هەر کەسە وەکو کوردواری خۆمان دەڵێن کەس بەڕبەی کەس ناپێوێ کەس لە مەڕی کەس ناخێوێ یا هەر کەسە بە یاری خۆی هەڵا دەڵێ کە ئەوە لە ئەنجامی تەسک تێگەیشتن لە دین بچووک پابەندی بە دینی شۆ پەیدا دەبێ بەڵام ئەگەر بە فراوانی لە دین تێگەیشتی دەزانی دین وەکو چۆن ئیمان و عەقیدەیە وەکو چۆن بوون ناسی و فیکر و تێڕوانینە ئیمان و عەقیدەیە عیبادەتە پەرستشەکانە ڕەوشتە کەسیەکانە ئەدەبە کۆمەڵایەتیەکانە باری کەسیەتیە بواری خێزانە بواری هەڵس و کەوتەکانی دیکەیە بواری ئیدارە و بەڕێوەبردننی وڵاتە بواری جەنگ و ئاشتیە پەیوەندە سیاسیەکانە هەموو ئەوانەیە وێڕای ئەوەی کە مەسەلەی تەزکیەی نەفسە و بۆ خوا سوڵحانە و ئەوانە بەڵکو هەموو ئەوانە دەبێت بۆیە بکرێن کە خوا لە ئینسان ڕازی بێ خوا لە مرۆڤ ڕازی بێ جا کە تو ئاوان لە دین تێگەیشتی ئەو فراوان تێگەیشتنە وات لێ دەکات کە فراوانیش بە پێی توانای خۆت هەڵبەتە بە فراوانیش بە ئاینەوە پابەند بی تەنیا خۆت لە بەرامبەری لایەنە فیقیەکەیدا بە بەرپرسیار نەزانی و تەنیا خۆت لەلایەنە ڕوحیەکەیدا بە بەرپرسیار نەزانی ڕوحی و تەزکیە و معنەوی و تەنیا خۆت لە ئیمانەکەی بە بەرپرسیار نەزانی و تەنیا خۆت لەلایەنی سیاسەکەی بە بەرپرسیار نەزانی لایەنی فیکریەکەیان لایەنە کۆمەڵایەتیەکەیان لای پەروەردەیەک بەڵکو خۆت لە بەرامبەر دینی خوادا هەمووی بە بەرپرسیار بزانی و هەوڵیش بدەی وەکو خوا فەرموویەتی ئەن ئەقیموا الدین ولا تتفرقوا فيه ئاین بەرپا بکەن تێیدا پەرتەوازە مەبن بەوە مسڵمانان پەرتەوازە دەبن لە دیندا کە هەر کامێکیان چمکێک بەشێکی دین بگرێ و هەوڵدا هەر خەم لەو بەشە بخوا لە ئەنجامی ئەوەدا یەکدی ناناسنەوە ئەوەی کە هەر
خۆ ئێستا دەبینین یعنی لە ژێر ناونیشانی جیازیادا یەک بەو شیوەدا ڕۆیشتو، یەک بە دۆڵێکی دیکەدا ڕۆیشت، یەک بە دۆڵێکی دیکەدا ڕۆیشتو، بەڵام کە تۆ دەگەڕێ بۆ سەرچاوەکەی، دەگەڕێ بۆ قورئان و سونەت. ئەو قورئان و سونەتەی فەرمانمان پێ دەکەن بە تێگەیشتن لە ئیمان و عەقیدە، هەر ئەوانی فەرمانمان پێ دەکەن بە تەزکیەی نەفس، خۆ پاک و چاکردن، هەر ئەوانی فەرمانمان پێ دەکەن بە پەرستشەکان، لایەنی خێزانی، لایەنی کۆمەڵایەتی، لایەنی سیاسی، ئیداری، فەرمان بە چاکر، ڕێگرتن لە یعنی قورئان و سونەت بە هەموو ئەو شتانە فەرمانمان پێ دەکەن. بۆ یەکە بە فراوانی لە دین تێبگەی، بە فراوانیش پێوە پابەند دەبی، لە حاڵێکی واشدا دوور دەبی لە دەمارگیری، دوور دەبی لە ئەوە کە هەر ڕای خۆت پێ چاک بێت لەو شتانەدا کە زیاتر لە ڕایەک هەڵدەگرن. بەڵێ جا ئێستا مەبەستمە بابەتی بەڕاستی ڕازیایی ئەلیختیلاف باز بکەی. سەرەتا بزانین مەبەست لە ئیختیلاف چییە؟ ئیختیلاف ئەوەیە ڕازیایی ئەوەیە کە من دوور لە ڕووی جەناب هەر خۆم پێڕاست بێ و ئەوی دیکە هەمووی چەوتۆ ئەوی لەگەڵ مندا بێ ئەوە ڕاستەوە، ئەوی دیکە تا کارگەیشتە ئەوەی بەشێک دەنێرێ بە کوفر و یعنی نیفاق و لادەر و یعنی ناوی جیازیا لێ دەنێت. یعنی ڕازیایی ئەوەیە کە ئێستا هەیە. تا عەرزت دەکەم بە درێژایی مێژووی بەشەر مرۆڤەکان ڕاو بۆچوونی جیاوازیان بووە لەو شتانەی کە زیاتر لە ڕایەک هەڵدەگرن. یعنی کەس نەیگوتووە ئەوەی بە ئاسمانەوەیە و تیشێک دەدا خۆر نییە، لەسەرەوە ڕازیان نەبووە. و کەس نەیگوتووە ئەوی لە شەوێدا هەڵدێ پێش یەک شەوەی و دوای دەبێتە دوو شەوە سێ شەو تا 15 و دوای وردەوە بچووک دەبێتەوە بۆ مانگ نییە. کەس ڕازیایی لەوەدا نەبووە، و کەس ڕازیایی لەوەدا نەبووە کە شەو تاریکە و ڕۆژ ڕووناکە، و کەس ڕازیایی لەوەدا نەبووە کە ئەو کائینە بەرزانەی کە هەن زۆر پتە و سەختن ساڵەهای ساڵە لەوێن چیاکانن، ئەوەی دەبارێ باران و بەفر و تەرزێ، یعنی لەو شتانەدا کە ئاشکرا و ڕوونن ڕازیایی نەبووە. لە چیدا ڕازیایی هەبووە؟ لەو شتانەی کە زیاتر لە ڕایەک هەڵدەگرن، زیاتر لە بۆچوونێک هەڵدەگرن. بۆ وێنە خوای پەروەردگار لە سوورەتی هوددا دەفەرمێ وەلەو شاء ربك لجعل الناس أمة واحدة ولا يزالون مختلفين إلا من رحم ربك ولذلك خلقهم. ئەگە پەروەردگارت ویستە بای خەڵکی هەموو دەکرد یەک کۆمەڵ، هەمووی دەکردن یەک کۆمەڵ، هەمووی لەسەر حەق کۆ دەبوونەوە یا هەموو لەسەر ناحەق کۆ دەبوونەوە. ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة، هەمووی لەسەر حەق یا لەسەر ناحەق. وەکو لە سوورەتی بەقەڕەدا خوا دەفەرمێ كان الناس أمة واحدة فاختلفوا، خەڵک هەموو یەک کۆمەڵ بوون لەسەر تەوحید. وەکو عەبدوڵای کوڕی عەباس خوا لە خۆی بابی ڕازی باسی کردووە، دەڵێ لە دوای ئادەم 10% خەڵک هەموو تەنیا هەر خواپەرست بوون، بەڵام دوایی ملیاندا بتپەرستی و ئەوانە تا نوح هات عەلەیهی سەڵات وەسەلام ویستی بیان جێڕێتەوە بۆ تەنیا خواپەرستی. کەواتە دەگونجێ خەڵک لەسەر یەک شت کۆ بێتەوە، چاوەکو گوتم ئەو شتە حەقە یا ناحەقە، بەڵام خوا مرۆڤەکانی وا خۆڵقاندووە بتوانن ڕازیا بن، بتوانن بیرڕای جیاوازیان هەبێت لەو شتانەدا کە زیاتر لە بیرڕایەک هەڵدەگرن، بەڵکو جاری وە هەندێشت بیرڕای جیاوازیش هەڵناگرێت خەڵک هەر تێدا دەکەونە کێشەوە. ئەوە بابەتێکی دیکەیە. گرنگەوە لێرەدا خوا دەفەرمێ وەلەو شاء ربك لجعل الناس أمة واحدة ولا يزالون مختلفين، بەڵام خوا نەیویستوە بیان کاتێک کۆمەڵ، بەڵکو ئازادی پێداون، هەڵبژاردننی پێداون، و لە ئەنجامی ئەوەدا ولا يزالون مختلفين، بەردەوامیش ڕازیان. یعنی جا لێرە مختلف دەگونجێ هەر بەبارە ئەرێنەکەی لێک بدرێتەوە تا ڕایان جیایە، دەشگونجێ بەبارە نەرێنیەکەی لێک بدرێتەوە واتە ناکۆک و ناتەبان. چکە ئیختیلاف هەردووچی دەگرێتەوە، یعنی دەگونجێ ڕازیایی جۆرا و جۆری بێ، ئیختیلاف و تەنەوع کە دوای وێنەی بۆ دێنینەوە، دەشگونجێ ڕازیایی دژیەکی بێت، ئیختیلاف و تەضاد. بۆ وێنە لە مەسەلەی نوێژ
چۆنێتی نوێشکردندا یا ڕاوەستان بۆ نوێشکردن بەپێی جیاوازی مەزهەبەکان ئەبوو حەنیفە دەڵێ دەست لە خوار ناوەکەوە بگرێ لە خوار نێوکتەوە مەسەلەن شافعی دەفەرمی لە سەر نێوک یا لە پشت نێوکەوە ئیمام ئەحمەد دەڵێ لەسەر سینگ ئیمام مالک دەڵێ بۆ تێ دەست بگری و دەستیش نەگری هەروەها مەزهەبی جعفەری دەڵێ دەست مەگرن جا هەندێک وەرەزان هەرچی دەستی نەگرت شیعەیە شیعەی دوازدە ئیمامیان جعفەریە بەڵام وان نییە مەزەی ئیمام مالک هەردوو ڕایەکەی تێدان باشە ئەمە اختلافی جۆرا و جۆریە ڕازیایی جۆرا و جۆری چکە بە هەر بارێکیان دەبیکەی بەڵگەی خۆی هەیە بەڵام جاری وە ڕازیایی دژیەکیە ڕازیایی دژیەکیەوەی کە یەکێک بڵێ ئەوە دیکە بڵێ نەخێر ئەوە هەر کامێکیشان تەنیا خۆی پێ حەق بێ ئەگەر ناخۆ کابرا دەگونجی حەنەفی مەزەب بێ بڵێ وەڵە کاکەم بەپێی ڕای ئەبوو حەنیفە دەست دەگرم بەڵام ئەوی بەپێی ڕای شافعیش دەست بگرێت پێمانی هەڵەیە شکەوی ئەوی شەر ئیمان بووە و شافعیش لە خۆ وای نەگوتووە ئەوی بەڵگەی هەیە و دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هەموو شێوەکان دەستی گرتووە بۆ وێنە لە مەسەلەی دەستگرتندا هەروە لە مەسەلەی شوێنێتی تەحیات خوێندندا لە ذیکرەکانی تەحیات و ڕکوع و سەجدەدا کەواتە کە لێرە دەفەرمی ولا یەزالون مختەلیفین ئیلا من ڕەحیمە ڕەبوک مەگەر ئەوەی پەروەردگارت بەزەی پێدا بێتەوە لەسەر حەق کۆیان کاتۆ گەنە ڕازیا دەبن جاوەکو گوتم چ بە باری ناتەباییدا ڕازیا بن چ هەر تەبا بن بەڵام ڕاشیان جیابێ خۆ ئێستا ئەو ئیمامانەی ئێمە ڕەحمەتی خۆیان لێبێت چ لە ڕووی فیقهیەوە چ لە ڕووی عەقیدە و فیکرەوە چ لە ڕووی مێژوویەوە چ لە ڕووی تەزکیەی نەفسەوە ئەو هەموو ڕێبازانی تەزکیە و تەسەووفن ئەو هەموو مەزهەبە فیقییانە هەن ڕاشیان لێک جایە بەڵا خۆ پێکەوە دوژمن و ناکۆک نەبوون بەڵێ کەواتە مامۆستا قسەکەم دروستە ئەگە بڵێم ئەوە ڕازیایی نعمەتێکە کە خودای گەورە مرۆڤەکانی تێدا ئازاد کردووە بەڵام ئەوە بەندەکانن کە یەکێک ڕای جیاواز و لەگەڵ ئەو نەهاتۆ بە دەمارگیری نەفسی کەسێکەی دیکە چەوت دەکا بە نعمەتێک بیبینی کاک محەممەد ئێمە چ تەماشای سروشتی ژیان بکەین ژیان زیاتر لە ڕایەک و بۆچوونێک هەڵدەگرێت تۆ تەماشا بکە یەکێک سەرمای پێخۆشە یەکێک گەرمای پێخۆشە نبینی خەڵکی وا هەیە لە شوێنێکێک دانیشتون دەگوێت وڵای زۆر سەرماوی دیکە وڵا دەرام گەرمامە یەکێک خواردنی سوێری پێخۆشە یەکێک بێخوێی پێخۆشە یەکێک مەسەلەن مزری پێخۆشە شیرنی پێخۆشە هەر لە خواردنەکاندا لە پۆشاکەکاندا یەکێک ئەو ڕەنگەی پێجوانێک ڕەنگەیشکی پێجوانە ئەمجا لە سروشت و تەبیعەتەکانیاندا یەکێک بەباری توندیدا یەکێک بەباری نەرمیدا یەکێک بەباری لێبوردنداوی دیکە بەباری خەڵساندایە بۆیە هەم ژیان سروشتی ژیان وایە زیاتر لە بۆچوون و ڕایەک هەڵدەگرێ و هەم سروشتی دینیش وایە ئیسلام بواری داوە لەو شتانەدا کە زیان ناگەێنە بە یەک ڕیزی کە بواری تێدا هەیە کە موسڵمانان شتەکان زۆرا و زۆر بکەن لە زۆرەکانی بانگداندا بانگدانی بە تەرجیع هەیە و بەبێت تەرجیعیش ئێستا لە وڵاتی ئێمە هەر بەبێت تەرجیع بانگ دەدەن تەرجیع ئەوەیە کە بەر لەوەی الله ئەکبەرەکان و شایەتمانەکان بە دەنگی بەرز بڵێ لە بەدەنگی نزم بیاڵی ئەمجا دوا دەنگ بەرزکەیەوە هەروەها لە زۆری قامەت خوێندنەکاندا و لە زۆری تەحیاتەکاندا لە زۆری سەڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم لە زۆری دیکرەکانی ڕکوع و سەجدەدا لە زۆری دوعاکانی ئیستیفتاحدا کە دەست بە نوێژ دەکەی لە هەموو ئەوانەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە چەند زۆرێک کردوونی بۆچی بۆی بۆ خەڵک فراوان بێ کەواتە سروشتی دینیش لەو شتاندا کە زیان ناگەێنن بە یەک ڕیزی بواری تێدا هەیە ئێستا گرنگە موسڵمانان هەمووی ڕوو بە قیبلە دەوەستن و هەمووشیان نوێژی شێوان بە سێ ڕکات و نیوەڕۆ و ئێوارە و خەوتنان بە 4 کات و بەیانی بە 2 کات دەکەن وانە بەڵام لە وردەکاریەکانی زیکرەکانی ڕکوع و سەجدە و تەحیاتوانە با ڕازیابن گرنگە هەموویان ڕوو بە یەک قیبلە دەوەستن زەرەر ناگەێنێ ئەو وردە بابەتانی دیکە زیان ناگەێن بە یەک ڕیزەکەیان جار هەر لەوە بگرێت تا مەناسیکی حەج و عومرە هەتا زۆر زۆر هەڵس و کەوتی دیکە بەو بارەشیاندا هەیە و بۆ بارەشیاندا هەیە کەواتە هەم سروشتی ژیان و هەم سروشتی مرۆڤ کۆگوتم مرۆڤەکانیش یەک ئەوە پێخۆشە یەک ئەوە پێخۆشە یەک ئەوەی پێچاکە و ئەو پێچاکە
هەروەها سروشتی دینیش بۆیە ڕازیایی بە گشتی و بە بنبڕی ڕەفزکردن نیشانەی تێگەیشتنە لە دین لە ژین و لە سروشتی مرۆڤیش نابێت بە بنبڕی بە قەتعی ڕەفزێکی چونکە ئەوە ناگونجێ ئەوە ئەوانەی کە دەیانێت خەڵک هەمووی بکەن بە وەکو یەکی لێ بکەن بە تاکید لە ڕێی دیکتاتۆریەوە نەبێ ئەویان بۆ ناکرێ ئەو لەو کاتەشدا تەنیا ڕواڵەتی مرۆڤەکان وەکو یەک لێ دەکەن تەنیا ڕواڵەتەکەیان بەڵام دڕودەروون و بیر و قەناعەت و هەست و نەسیان جیاوازە ئیکراه کراون خوای پەروەردگار زۆر بە بەڕوونی دەفەرمێت لا ئیکراها فی الدین تۆبزی لێکردن لە ئاییندا نییە هەروەها دەفەرمێ ولو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا لآياتنا وتنو لسورة يونس ولو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين ئەگە پەروەردگار دویستبای هەموو ئەوانەی لە سەرزەوین هەم تێکڕە ئیمانیان دێنە ئایا تۆ زۆر لە خەڵک دەکەی تابیان کێ بڕوادار بە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەم پرسیارکردنە پێ دەگوترێ پرسیارکردنی نکۆڵی لێکەرانە ئەلیستیفهام والئینکاری واتە تۆ بۆت نیشتی وا بکەی خوا بە پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام مۆڵەتی نەداوە کە خەڵک ناچار بکە یان کەتە بڕوادار چونکە نابنە بڕوادار تو خەڵک کە ناچار دەکەی بە منافق کوفرەکەی هەر لە دڵدایە ناچاری دەکەی بڵێ موسڵمانم جاوە نیفاقە جاخۆ نیفاق خراپتر لە کوفری ئاشکرا بۆیە هیچ بواری تێدا نییە کە خەڵک ئیجبار و ناچار بکرێ لەسەر شتێک کە نایانەوێ تەنانەت لە مەسەلەی ئیمان و کوفریجا چ جای لە وردە بابەتەکانی دیکەدا کە لە دینداریدا جێگەیان دەبێتەوە بەڵێەوە زۆر هەستیارترە گومانی تێدا نییە لەوەدا خوای پەروەردگار ڕێگەی بە پێغەمبەر نەداوە عەلەیهی سەڵات وسەلام کە خەڵک ناچارکە بەڵکو لە سوورەتی کەهف لە ئاەتی ژمارە 29 داخوا زۆر بەڕوونی دەفەرمێ وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر بڵێ حەق لە پەروەردگارتانەوە چێ دەوێ بە ئیمان بێنێ چێش دەوێ بە بێبڕوا بێ لێرەدا ئەمە بەس دەوە نییە کە خوای پەروەردگار لە دینەکەی خۆیدا بە واتایە کە دەیکا کە بچن بێبڕوا بن نا یعنی خوا ڕێی داوە پێی ناخۆشە ولا يرضى لعباده الكفر وإن تشكروا يرضه لكم خوا ڕازی نییە بەندەکانی بێبڕوا بن یاخود سپڵە بن بەڵام ئەگەر سپاسگوزار بن یاخود ئیماندار بن پێی خۆشە بەڵام ئەوەی کە خۆی پێی خۆشە خەڵکی لەسەر ئیجبار نەکردو بۆ چونکە بۆ تاقیکردنەوە لێ ڕێداناون بۆ تاقیکردنەوەش دەبێت بواریان هەبێ ئاوا بڵێن یان ئاوا بڵێن ئاوا بکەن یان ئاوا بکەن جەنابی مامۆستا دێمەوە سەر بابەتی گشتگیریەکە لە دینداریدا گرنگی و پێویستی ئەو گشتگیریە لە دینداریدا بۆ ئێمە بۆ بابای موسڵمان چییە؟ ئێمە خۆی دین بۆ خۆی گشتگیرە هەمە فرەڕەهەندە و هەمە لایەنەیە خوای پەروەردگار ئاین و بەرنامەی خۆی بە تێروتەواوی ناردووە دەفەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا کە ئەم ئاەتە لە حەجەت الوداع حەجی ماڵ ئاوایی لە ساڵی دەیەمی کۆچیدا دابەزیوە لە عەرەفات ڕۆژی وەستان لە عەرەفات دەفەرمێ ئەمڕۆ ئاینەکەتان بۆ تەواو کردوون ئاینی خوای پەروەردگار تەواوە ئاینی تەواو هەموو لایەنەکانی ژیان دەگرێتەوە قسەی لەها سەر هەموو بڕگە و پنتەکانی ژیان هەیە وەڵامی پرسیارەکانی هەموو تێدایە چ ئەوەی کە بەدەق تێیدا بێ چ بە هەڵهێنجان ئەگەر نایچێک بۆی هەیە بڵێ کوا باسی فڵانشت و باسی فڵانشتە نا بە هەڵهێنجان یا دەڵە کاتی خۆی زانایەکی فەڕەنسی بە شێخ محەممەد عەبدە دەڵێ ئێوە دەڵێن قورئان هەموو شتێکی تێدایە ما فەڕەتنا فی الکتاب من شەیء لە کتێبدا هیچ شتێکمان زایە نەکرد وەرچەند ئەمە مەبەستی پێ قورئان نییە مەبەستی پێ زانیاری ئەزەلی خوایە بەڵام گوتی بڵێ جا دەڵێ چی گوتی دەڵێم کوا لە قورئاندا هەیە کە ئیردەبێک واتە گونیەگەنمێکی 100 کیلۆی تقریبا ئیردەبێک ئەوەندەیە ئیردەبێک گەنم چەند نانی تێدایە ئەو کوا لە قورئاندا هەیە ئێوە دڵ قورئانم شتێکی تێدایە تی بە ئەوەشی تێدایە تی کوا تی خوای پەروەردگار دەفەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کنتم لا تعلمون ئەگەر نازانن لە زانایان بپرسن وتی وتی زان دەچین لە نەنەوایکی دەپرسین ئەو زانایە داخۆ گونیێک ئەر چەند نانی تێدایە لێ دەپرسین وەڵامەکەمان دەست دەکەوێت خوا وای ڕێنمایی کردوین
جا لە ڕاستیدا دینێکی فراوان و گەشتگیر مسلمانان ئەگەر بێت و کەچ و کوروچیکەن یەک ئەو لای بگرێ لایەکی دیکە زۆڵمیان لە دینەکەیان کردووە بۆیە دینداری بە گشتگیری زادەی ڕاستێگەیشتنە لە دین ئەگەر تۆ بە ڕاستی و بە دروستی بە تێروتاوی لە دین حاڵیوی وەکو باسم کرد پێشتر دەزانی هەم بووناسیە هەم ئیمان و عەقیدەیە هەم لایەنی ڕۆحیە هەم لایەنی ڕەوشتیە هەم لایەنی خێزانیە کۆمەڵایەتیە سیاسیە ئابووریە ئیداریە جەنگ و ئاشتی هەموو یەکتی بۆیە تۆ ئەگەر بە فراوانی لە دین تێبگەی دەی بە فراوانیش پێوە پابندی بەڵێ لەسەر مۆڵەتی جەنابی مامۆستای ناوڕێکی کورد وەردەگرم و بەردەوامی دەدەین بە بەرنامەکەمان بەڕێزان دوای ناوبڕێکی کورد بەردەوام دەبین لە ئەڵقەی 17 لە بەرنامەی ڕۆشنایی دووبارە سڵاوتان لێ بێ خۆشەویستان بەردەوامی دەدەین بە ئەڵقەی 17 لە بەرنامەی ڕۆشنایی جەنابی مامۆستای دێمە سەر بابەتی بەڕاستی ڕازیاییەکەی کە بەشێکە تێدا باس کرد دەمەوێت بپرسم کاریگەری ئەم ڕازیاییە لەسەر ئاینی ئیسلام ئایا هەم لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم دواتر خەلیفەکان و پێدا بینە خوارێ هەتا سەردەمی ئێستاش ئەم ڕازیاییە کاریگەری لەسەر ئیسلام لەبارەی گەشە سەندنی ئیسلام هەبووە یاخود بەشێک لە پاشەکشێ بە معنای پاشەکشێ لە دینەکە ناوەکو ئاینی ئیسلام بەڵام لە حار و کاروباری مسلمانان بەڵێ کاک محەممەد ئێمە دووشە دەبێت لێشیان جیا بکەینەوە ڕازیایی بەبارە ئەرێنیەکەیدا باری ئەرێنیدا کاریگەری زۆری بۆ لەسەرەوە کە ئیسلام بتوانێت میلەتان بە بۆچوونی جیا بە سروشتی جیا بە ژینگەی جیاواز وەخۆ بگرێ ئیستیعابیان بکە ڕازیایی بە بارە ئەرێنیەکەیدا اختلاف بەبارە ئەرێنەکەیدا بەڵام بەبارە نەرێنیەکەیدا کە بریتە لە داخراوی دەمارگیری و ئەوە کە تۆ ڕاد لەوی دیکە جیابی کێ پاساوی بیبوغزێنی قسەی پێ بڵێ تۆمەتباریکەی ئەمە بە تۆکیت هۆی پەرتەوازایی بووە و ئەوەی کە لە قورئاندا خوای پەروەردگار مسلمانانی لێ ئاگادار دەکاتەوە هۆشداریان پێدەدا کە وەکو هاوبەش بۆ خوادانەران نەکەن ئەوان چیان کردووە دەفەرمێ ولا تكونوا من المشركين من الذين فرقوا دينهم دینەکەی خۆیان پەرتەوازە کردو بەش کردووە وكانوا شيعا بوونە تاقم ئەوە خراپە ئەمما ڕازیایی بە باری ئەرێنیدا عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ قسەیشی جوانی هەیە کە زانان زۆر لە کتێبەکانیان دەدەهێنن دەڵێ ما وەدیدت أن أصحاب محمد لم يختلفوا ئەمن خۆزگە ناخوازم کە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕازیایان نەبوایە بۆ چکە بەهۆی ڕازیایی ئەوان ڕازیایی ئەرێنی ئێستا کارەکە بۆ ئێمە ئاسان بووە تەماشا بکە ڕۆژێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە صحیح بوخاری مسلمدا هاتووە لە جەنگی بنو قريظة دەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر يعني من كان سامعا مطيعا فلا يصلين العصر إلا في بني قريظة هەر کەسێک گوێگرە و ینی فەرمانبەرە بۆ خوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم با نوێژی عەسر نەکا مەگەر لە بنو قريظة دوای ئەوەی کە جەنگی خەندەق تەواو دەبێ دەچنەوە کە کۆتایی پێبێنن دەڵێ جیبریل دێ بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەڵێ چی دەکەن دەڵێ دەچینەوە ئیستراحەت دەکەین و ئەوانە ڕۆیشتنەوە ئەوانی ئابڵوقی شاری مەدینەیاندا بۆ ماوەی مانجێک 10,000 کەس جیبریل دەفەرمێ بەڵام ئێمە و فریشتەکان چەکمەندانە ناوە ئەی دەڵێ چی بکەین دەڵێ بۆ بەنو قوڕیزە ئەوانی لە پشتەوە خەنجەری غەدریان لێوەدا پەیمانیان لە گەرمەی شەڕدا پەیمانیان لەگەڵ ئێوە هەڵوەشاندەوە جا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ کەسێک ئاوایە بە نوێژی عەسر نەکا مەگەر لە بەنو قوڕیزە هاوڵان بە دوو جۆر لەم فەرمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم حاڵی بوون هەندێکیان تەماشای نێوەڕۆکەکەیان کرد وتیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆ مەبەستیەوە نەبووە هەر نوێژی عەسرەکە بەرینەوێ مەبەستیەوە بە زوو نوێژ بکەین و بڕۆین نوێژی عەسری جارە بووە ئەو کاتە نوێژەکان کرد و ڕۆیشتن هەندێکیان وتیان نا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی دەبێ نوێژی عەسر بەرنەوێ ئەگەر نوێژەکەشمان چوو هەر دەیبینەوێ ئەوانش چوونەوێ تا چوونێ شێوانیش بوو نوێژی عەسریان دیارە بەجێڕانەوە کردووە
دەڵێ فما عاب أحد الفريقين پێغەمبەر عليه الصلاة والسلام ڕخنەی لە هیچ کام لە دوو کۆمەڵەکە نەگرت بۆ هەردووشیان فەرمانەکەیان جێبەجێ کردووە هەرێکێ بە شێوازێک هیچیان تەماشای نێوەڕۆکی فەرمانەکەیان کردووە ئەوان دیکەشیان تەماشای ڕواڵەتەکەیان کردووە بەڵام بە تەئکید بە بۆچوونی من یەکەمیان پێکاوێت کە تەماشای نێوەڕۆکەکەیان کردووە بۆ چونکە چوون بۆ بەنو قوڕەیضە لە کاروباری تەعەبودی و پەرستشی نییە هەر بچی لەوێ بیکەی نا مەبەست يعني حکمتێکەوە بۆ کە زوو بچن کابرا نوێژەکەی کردووە زۆر ڕۆیشتووە بەڵام ئەوی دیکەش مادام ئەمرەکە دەیگرێتەوە فەرمانەکە ئەویش دەگرێتەوە ئەویش دیارە دەرفەتی تێدا هەبووە جا لە زۆر شتی کەش وایە کەواتە ڕاجیایی بەبارە ئەرێنیەکەیدا کە ببێتە هۆی ڕاجیایی زۆرا و زۆری بۆتە هۆی فراوانی عەبدوڵای کوڕی عەباس خوا لە خۆی بابی ڕازی بێ ضلي بيغمبري خوا صلى الله عليه وسلم جمع بين المغرب والعشاء والظهر والعصر من غير خوف ولا مطر يا ولا سفر بس رواياتك هاتوا بيغمبري خوا عليه الصلاة والسلام شيوان وخوتنانو نيورو إواري بيكا وكرده واتهربا لش كنشتجيبوا نقل سفر ضلي شيء برسي بواي كرد بيغمبر عليه الصلاة والسلام فرمي كي لا يحرج أمته بوي أمته سغلطناك ئەتۆ سەفەری وڵاتان بکەی مەسەن شاری گەورە و قەڵەباڵغ هەیە دەستچێ دەرێ بڵێ نوێژی نێوەڕۆ نەبووە بەڵام تا دێ و مەغریبیش دەبێ لە شوێن نوێژ بکەی یانی جارێ وەش مزگەوتی لێنێ شوێن دێ هەڵناکەوێ بۆیە نوێژەکانەگە کۆ بکەیەوە نێوەڕۆ ئێوارە و با تۆ لەوێش نیشتە جێبی و شێوان و خەوتنان ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیگرێتەوە بۆی ئومەتەکەی ساڵەت نەکا جا لە زۆر شتی دیکەدا یعنی بۆ ئێنە چەند دوعایەکی ئیستیفتاحن الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة واصيلا ويكيجانا وآسانا ونيا أوديك وجهت وجهي للذي فطر السماوات والأرض تاكوتاي وتوزع بزحمته سبحانك اللهم بحمدك ايش ديك هروها اللهم باعد بيني وبين خطاياي تاكوتاي ايش ديك هیچیان ئەوەی بۆ لە بەردەکەی هیچیان ئەوە یاخود جارێک ئەویان بخوێنە جارێک ئەوە هەروەها جۆرەکانی تەحیات چەند جۆرێکن جۆرەکانی سەڵاوەت بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە بۆچی بۆی کە ئەگەر یەکێکیان ئەم زۆرەی بۆ ئاسانە ئەوی دیکە ئەم زۆرەی بۆ ئاسانە یەکێکیان با لە کاتی نوێژە فەرزەکەیدا ئەم زۆریان بکە لە کاتی نوێژ سونەتدا ئەم زۆریان بکە کەم بخۆم بە زۆری وا دەکەم مەبەستم ئەوەیە جا هەر لە مەسەلەی نوێژکردن لە زۆری بەسەنەن بەرگ و پۆشاک ئێستا وایە وا دەزانێت کە بەرجی ئافرەتان هەر دەبێت ڕەش بێ هەر دەبێت عەبا بێ کوواش دوێ نییە تەماشای سیرەی پێغەمبەر کە عەلەیهی سەڵات وسەلام ئافرەتان بەرجی دیکەشیان ڕەنگاوڕەنگیشیان لەبەر کردووە هەروەها هیوایە وا دەزانێت کە ئەگەر جزاشە لەبەر نەکا ئەوە پۆشاکەکەی بە پێی سونەت نییە نا ئەو پەیوەندی هەیە بە ژینگەی عەرەبستانەوە پێوەستە بە ژینگە ئێوە بەڵام تۆ لە سیبیریا بی ئەتۆ لە ئەڵمانیا بی لە وڵاتانی ئیسکەندنافی بی لە شوێنانی کە زۆر سارد سێرن تۆ جزاشە و نەعل و ژوات بە کەڵک نایە ئەمانە پەیوەندیان هەیە بە ژینگەوە پەیوەندیان هەیە بە ئەوە بۆیە شەریعەت ئەو شتانەی کە جیاوازی ژینگەکان جیاوازی سروشتەکان جیاوازی مرۆڤەکان کاریگەریان لەسەریان هەیە خەڵکی پابەر نەکردەوە بە شتێکی دیاری کراوە بۆیە نێ فەرمودی بێ ئەو خواردنە بخۆن نا ئەوانەی قەدەغەن ئەوانەی پیسن دیاری کردوون إنما حرم عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل به لغير الله توا أو چوارە لە چوار شوێنی قورئاندا لە دوو سوورەتی مەکەی کە سوورەتی نەحل و ئەنعامن و لە دوو سوورەتی مەدینەی کە سوورەتی بەقەڕە و مائیدەن ئەو چوارە هاتوون کەواتە ئەو چوار گۆشتە حرامن ئەمما خواردنەکانی دی هەمویان ڕەوان گرنگەوە تۆ بە بەدەنت بکەون و ئەوانە پێغەمبەر صلی الله علیه و سلم جاری زۆر خواردنێکی نەخوارد زۆر گۆشتێکی نەخواردەوە گۆشتی ضەب بزن مژە فەرموویەتی تعافه نفسی بێزم لێ هەڵدەستێ بەڵام خالیدی کوڕی وەلید لە تەنیشتی بۆ خواردوێتی و لە صحیح بوخاری داهاتووە و پێش عەجایب کە خوارد بەفنەی نەیفەرمەمەی خۆ ئەو طەبیعەتی نەیبردووە مەبەستمەوەیە کە ئێمە دەبێ ئاوا لە دین تێ بگەین دین هاتووە کە بۆ هەموو مرۆڤەکان هاتووە و بۆ هەموو ژینگەکان و بۆ هەموو کەسەکان بۆ هەموو سروشتەکان بۆی ئەو شتانی کە
پەیوەستن بە جیاوازی ژینگەکانەوە، جیاوازی سروشتەکانەوە، جیاوازی میزاجەکانەوە، جیاوازی مەسەرەن نەرێت و عورفەکانەوە شەریعەت فراوانی تێدا کردوون کە بچێ هەڵس و کەوتەکانن بابی عادات و معاملات، بەڵام ئەوانەی کە پەیوەستن بە جەوهری مرۆڤەوە، بە ڕوحی مرۆڤەوە، وەکو ئیمان و عەقیدە، وەکو عیبادەت و پەرستشەکان و ڕەوشت بنەڕەتیەکان و حەڵاڵ و حرامەکان و باری کەسێتی نقطەی تێدا خچوونە سەر پیت. باش وەک باست کرد هەردوو باری هەیە ڕاجای بە باری ئەرێنی و بە باری نەرێنی، بەڵام خۆشت زەمانێکە لە بابەتی نووسین و لە نێوزانیان و ئەم گفتوگو ئەم بابەتانە دای هەز ناکەی بە تایبەتی لە دۆخی ئێستادا مرۆڤەکان خەریکن بە بارە نێرینیەکەی زیاتر ڕاجایی دەکەن و ئەوە زیاتر قوڵ دەکەنەوە و مەبەست لەمە چیە، ینی کە زیاتریش ڕەنگە خەڵکی عام زیاتر ڕوو لەو کەسانە بکە کە ئێستا لە بازارەکە جۆرێک لە جۆرەکان ڕەوازیان پێدەدرێ بەو شێوازە مەبەست لەوەدا چیە، ینی چیان دەست دەکەوێت لە جیاتی بڵین مەبەست چییە، چونکە مەبەست پەیوەندی هەیە بە نیەت و نیاز و مەبەستەوە کە مە نازانین چیان لە دڵدایە. لە جیاتی و پرسیارەکە ئەوە بکەین بڵێ هۆکاری ئەوە چییە، بۆ وایە کاک محەممەد بە سەرنجدانی من و بە تێفکرینی من ئەوی بۆم دەرکەوتووە مرۆڤ هەتا ڕاستتر و قوڵتر لە دین تێبگا بارقوڵتر و عقل فراوانتر و دڵ گەورەتر دەبێ و ڕەوشتێکی گەورەتر دەبێ، هەتا تەسەکتر لە دین تێبگا تەسەکتر کەمبەرتر دین تەنیا لە شتاندا ببینی، لە چەند شتێکدا ببینێ وەکو هەندێک خەڵک دەبینی ئەوە زۆر دەمارگیرە بۆ دووسێ هێندێک هەڵسوکەوتی جزئی دەنگی پاڵتۆ هەڵپێچان و پەنجە جۆڵاندن و هێندێشتی ئەوە دەبێ هەر دەستت ئاوا بگرێت دەبێ هەر ئاوا بکەی کاکەوە مەزەبی حەنبەلیە یا فڵان ئیمامە وای گوتووە، بەڵام تۆ بگەڕێ بۆ فیقه و بگەڕێ بۆ قورئان و سونەت ئەوەشی تێدا ئەوەشی تێدا ئەوەشی تێدا ئەوەشی تێدایە ئەتۆ بۆ بە شتێکەوە نووساوی ئەمە بۆم دەرکەوتووە ئەوانەی کە عیلمیان کەمە زانیاریان کەمە بە پلەی یەکەم ئەوانە بە زۆری دەمارگیر دەبن داخراو دەبن سەختگیر دەبن لە هەندێک شتدا، بەڵام ئەگەر زانیت کە وەکو چۆن ئەم ڕایە هەیە ئەوەش هەیە ئەویش هەیە ئەوەش هەیە ئەو کاتە تو نای بەڕایەکەوە بنووسێ لە خۆتی بکەی بە دین ئەوە یەک هۆکاری کەواتە هۆکاری یەکەم پەیوەندی بە عەقڵەوە هەیە تێگەیشتن و زانیاری کەم هەمیشە ئاسۆی نزمی فکر هەمیشە زانیاری کەم دەمارگیری پەیدا دەکات، ئاسۆی فراوان و زانیاری فراوان و عەقڵی گەورە سەماحەت و لێوردەی پەیدا دەکات ئەوە یەک. هۆکاری دووەمیشی بریتێ لە دڵ و دەروون ساغ نەبوون، ئەگەر ئینسان دڵ و دەروونەکەی ناتەواو بوو هەر لە خۆوە هەر کەسێ وەکو تۆی نەکرد وەکو وی نەکرد پێی وایە موسڵمانی پێی وایە ئەوە نییە تۆمەتی بۆ دەوەخشێتەوە لەکوێت هێناوە ئەتۆ چی کاکە خۆ تۆ یعنی ئەسڵانە تۆ خوا تۆی کردو بە حاکم بەسەر خەڵکەوە ئەمە زۆر جار مەسەڵەن گوتومە کاکە نەقلیاتی بەهەشت و جەهەنەم بۆ دادەنێن وەڵاو هەر کەسێ وا بکەوە جەهەنەمیە وەر کەسێ وا بکە ناچێتە بە تو وەکیلی خوای پەروەردگار دەفەرمێ فەذەکر ئینەما ئەنتە مذەکر بیر بخەوە تۆت بیرخەرەوەی لەستە عەلەیهم بموسەیطر تۆ بەسەریاندا زاڵنی ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام ئینە ئیلەینا ئیابەهم ثم ئینە عەلەینا حیسابەهم گەڕانەوەیان بۆ لای ئێمەیە و لێپرسینەوەشان لەسەر ئێمەیە تو بۆ خۆت کردو بە وەکیلی خوا بەڵام کەسێک ناشەرعی هەڵەیەکی ڕوون و ئاشکرای کە دەڵێ بەلەباری پێ دەڵێ کاکەوە هەڵەیە و ئاشکرایە ئەوانە، بەڵام نەک هەر کەسێ بە میزاجی تۆ نەژۆڵایەوە وەکو تۆی نەکرد پۆشاکی وەکو تۆ نەبوو بیر و بۆچوونی وەکو تۆ نەبوو لەو شتانەدا کە زیاتر لە بیر و بۆچوونێک هەڵدەگرن وەکو تۆ نوێژەکەی نەکرد وەکو تۆ مەسەلە ئەوەی نەکرد وەکو بێنی زەڕبی بەسەرداوی لەکوێت هێناوە جا بەچۆ معلوم ئەوەی تۆ هەڵەتر نییە ئەوەی ئەو ڕاستتر نییە. جا ئەوە هۆکاری دووەم دڵ و دەروون تەواو نەبوون خۆپەسەندی خۆ زۆر پێچاک بوون خەڵک پێ خراپ بوون کە پێشینی چاکی ئێمەوە پێشەوایانی ئێمە قەتوانە بوون یعنی خۆیان پێ وەکو خەڵک بووە خەڵک بە چاکی زانیون ئەما خۆیان بە چاک نەزانیوە هیوا هەیە دەستە سەر مینبەر ئینسان کە تەماشای کە دەزانی کیبر و عوجب و خۆپەسەندی و شتی خراپی لێ دەخوێنێتەوە قسە دەکا وەکو بڵێ وەکیلی خوایە لەسەر عەرزێ بەسەر خەڵکدا هاوار دەکات لەسەرخۆ
بەڵێ پێغەمبەر صلی الله بە حەماسەتەوە تاریدا وەڵام حەقی فەرمووە پاشە تۆ موسڵمانانە هاتوون گوێت بۆ دەگرن تۆ چیا بە سەریاندادان ڕێنی هاوار دەکەی لەنێو خەڵکەدا چاکەکانەوە هاتوون بۆ مزگەوت تۆ ینی بە نەرمی بە لەباری بە شوێنەیی بە حورمەت و ڕێزەوە نەک بە فەخر فرۆشی پێت وابێکە ئەتۆ لە لای خوا هاتوویەوە و بەهەشت بۆ تۆ دانراوە جەهەندەمیش بۆیان داخراوە وەکو مجارێک بە مامەسایەکم گوت ینی تازە مانجی ڕەمەزانتەوە بوو ئەویش گوتی هەر کەسێک درۆیەکی بکە پاروێکی حرام بخوا ئەوە بکە ئەوە بە تەمای یەک ڕۆژووی نەبێ ئەوانە چەند قسەیەکی دیکەش لە حوزەکەی نوێژم کرد دوایی کە نوێژەکەی تەواو کرد وتمەری مامەسا و تارە توندەت چ بووەوە وتی چۆن وتم وەڵا نازانم یانی ڕۆژوو ڕەمەزان و کابرا کە گرتوێتی شەڵا خوالی قبول کردو جا بەڵام ئەگە غەڵەتێکی بکاوە غەڵەتەکەشی غەڵەتە و حرام خواردنەکەی حرام خواردنە و درۆکردنەکەی درۆکردن و غیبەتەکەی لە جێ خۆی و ڕۆژەکانیشی بە جێ خۆی خۆ ئەدی خوای پەروەردگار شاکە و خراپەی دانە ناون وآخرون اعترفوا بذنوبهم خلطوا عملا صالحا وآخر سيئا وتی آخر وەڵام مامەسا وتم بیان ترسێنە وتم جاقی ناکە بیان ترسێنە بەڵام بە دران مەیان ترسێنە دین چۆن ئاوای بخەڕوو وتم ئێستا لە ئەوە کاریگەری سەلبی دەبێت وتی چۆن تو خەڵک دەرەجا وەڵام مادام بە پاروێکی حرامە بە درۆیەک و بە غیبەتێک ڕۆژوی ڕەمەزان مەمولی هەڵوەشێتەوە دا ساڵی کە عەزەتی بۆ بچێشم خراپەوە کاکە دین چۆن ئاوای بخەڕوو نەک میزاجی خۆت مەکە بە میزان بەڵێ جەنابی مامۆستای بابەتەکەم وەک بڵێ هەڵدەگری و کاتەکەم کەم مایە لەسەر مۆڵەتی جەنابەت بابەتی بەڕاستی کە لە خوڕەوشتی ڕازیایی بابەتێکی پێم وایە گرینگە و چۆن هەڵسوکەوتی تێدا بکەین ئەمە هەڵدەگرم بۆ ئەڵقەی داهاتوو بەڵام لێرەدا ئەگەر بە کورتیش بێ لە حاڵ و بار و گوزارانێکی ئاوادا کە خەڵک بەو شێوازە دەبینێ هەندێک توندی و تونگیری لە دینیداریدا دەبینێەوە گشتگیری کەمە مسلمانێک چی بکە یعنی چۆن هەڵسوکەوت بکە چۆن مامەڵە بکە گوێ لە شوێ بگرێ وڵی کاک محەممەد دیارە لێرەدا هەر کەسە خۆی لەسەر خۆی پلەی یەکەم بۆ خۆی هەوڵدا لە هەڵە و غەڵەتی ئەوانەی کە دەبینێ بەو شێوەیە باسی دین دەکەن کە خەڵک دەسڵەمێتەوە یاخود خەڵک تووشی دڕدۆنجی و بەدگومانی و دڵە ڕاوکە دەکەن بە عیبرەت لەوان وەربگرێ وکوان نەکە ئەوە یەک دوو بە پێی توانای خۆشی قسەی خێر بکە بۆ خەڵک المؤمن مرآة المؤمن إذا رأى فيه عيبا أصلحه پێغەمبەر وا دەفەرمێ عليه الصلاة والسلام بڕوادار ئاوێنەی بڕوادارە گەر عیبێکی تێدا بینی چاکی دەکات جا ئاوێنە خۆتت چۆنی ئاوات خۆت پێشان دەدا بە چاک و خراپتەوە خاڵێکی ڕەشت پێ بێشت پێشان دەدا بەڵام دیمەنی خۆشت پێشان دەدا ئێمە دەبێت ئاوێنەمێت بۆ یەکدی بەڵام بەداخەوە دێک لەوانە کوتکو دەهۆڵ لە خەڵک دەزەدەنێ و تۆمەت دەبەخشنەوە بەڵکو هەیە لە زیندوو هیچ مردوش لە دەستی سەلامەت نەبوون مردوش لە دەستی سەلامەت بێ ئەدەبی بەرامبەر بەوانیش دەکات گومانی تێدانیەوە هەر بۆ خۆی عیبدار دەبێت یعنی ئەو زانانە و پێشەوایانە مناڵی فریشتە بوون بە هاوڵانیشە خوالیان ڕازی بێ بەڵام ئەوانە قەت ئەفضەو ئیلا ما قەدەموو ئەوەی کە پێشیان خستۆ چوون بۆ بێ ئەتو ئێستا ئاگات لە خۆت بێ پاشانە من زۆریشم بینی و هەموو ئەوانەی کە زمانیان بەرامبەر بە پێشەوایان و زانایان خراپە زمانیان شڕە کەم وا هەیە سەلامەت بن جارێ بە زۆری وایە کابرا لە هەمبانەی خۆیدا گوێز دەژمێرێ کە خۆی خراپ وەرزانی ئەو پێشەوانە شەروا بوون یەک دوو و لە ئەنجامی ئەوەدا کە خوا دەفەرمی ئین الله یدافع عن الذین آمنوا خوا بەرگری دەکات لەوانی ئیمانیان هێناوە بە تایبەتی زانایان و پێشەوایان خوا لەسەریان بەجوابە تۆ قسەیان پێ دەڵێی تۆمەتیان بۆ دەبەخشێەوە دەتەوێت ناشیرنیان بکەی بە مردوویی خوا لەسەریان بەجوابە فەسحت دەکات ناشیرینت دەکات ئەمن زۆرم لەوانە بین و ناشیرن بوون زۆرم لەوانە بینیون یعنی ڕەنگە سومعە و ئیعتیبارێکیان بوو بێ بەڵام کە داویانەتە ئەو ڕێڕەوە غەڵەتە سەرنجامیان خراپ بووە بۆیە مسلمان دەڵێ چی بکە مسلمان دەبێت عیبرەت وەربگرێت وەکووان نەکە وەقسی خێریشان بۆ بکە وەوەی کە بە حەق بەڕاستیشی دەزانێت بیڵێ بۆی کە خەڵک چاواشە نەبێ بە هەڵەدانەچێت بڵێ زۆر بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیرزانە و بیرمەند سوپاس دەکەین کە لە ئەڵقەی حەفدە لە بەرنامەی ڕۆشناییت خستە سەر ئەو پرسیارانێکی هەمان بوو سوپاس دەکەم
سوپاس بۆ ئێوە بەڕێز خۆشەویستان، سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.